لە کاتێکدا ئاماژەی هەرەسهێنانی ئاگربەستە کاتیەکەی جەنگی سەر ئێران و گەڕانەوەی گرژیە سەربازیەکان هەیە، پێشبینی چەندین سیناریۆ بۆ دۆخەکە دەکرێت. گۆڤاری نیوزویکی ئەمریکی لە راپۆرتێکی شیکاریدا تیشک دەخاتە سەر ئایندەی ململانێ سێقۆڵیەکانی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران و ئاماژە بەوە دەکات کە ئیدارەی ترامپ بژاردە سەربازیە نوێیەکانی لەسەر مێز هێشتوتەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە: ئایا تاران بۆ دوورکەوتنەوە لە جەنگ بە قبوڵکردنی سازشی گەورە ڕازی دەبێت؟ سیناریۆ یەکەم بریتیە لە دەستپێکردنەوەی هێرشە سەربازیەکان بە مەبەستی سەپاندنی ڕێکەوتنێکی سنووردار و ناچارکردنی تاران بە سازش لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی. بەڵام ئەمە تاقیکردنەوەیەکی قورس دەبێت بۆ متمانەی سەربازی ترامپ، چونکە ڕەنگە هێرشەکان ئەنجامی یەکلاکەرەوەیان نەبێت و دۆسیە قورسەکان وەک خۆیان بمێننەوە. سیناریۆی دووەم بریتیە لە ئەگەری پاشەکشەی ئێران لە ژێر گوشارە توندە ئابووریەکاندا بەر لەوەی جەنگێکی فراوان دەست پێ بکات، کە ئێستا نێوەندگیرە ناوچەییەکان هەوڵ دەدەن ڕێکەوتنێک دابڕێژن کە تاران وەک شکست خواردوو دەرنەکەوێت، بەڵکو لە بەرامبەر سوکردنی قۆناغ بە قۆناغی سزاکاندا سازش بکات. سیناریۆیەکی دیکە هۆشداریە لە جەنگێکی درێژخایەن کە تێیدا هیچ کام لەلایەنەکان سەرکەوتنی یەکلاکەرەوە بەدەست ناهێنن. لەم دۆخەدا ئێران پێویستی بە هاوسەنگی سەربازی ڕاستەوخۆ نییە، بەڵکو تەنیا داخستنی گەروی هورمز بەسە بۆ ئەوەی جیهان تووشی شڵەژانی ئابووری بکات، کە ڕەنگە ئێران پەنا بۆ داخستنی گەروی بابولمەندەبیش ببات لە ڕێی حوسیەکانەوە. لەو دۆخەدا ئێران زیانی هەناردەی نەوتی بەردەکەوێت و ئەمریکاش ڕوبەڕووی فشاری هاوپەیمانەکانی و ناڕەزایەتی ناوخۆیی دەبێتەوە، بەهۆی تێچووی زۆری جەنگێک کە کۆتاییەکەی دیار نییە. ئەمەش دەبێتە هۆی پەرەسەندنی ناڕەزایەتی جەماوەری لە هەردوو وڵاتدا. لە سیناریۆی چوارەمدا کە بە مەترسیدارترین ئەگەر هەژمار دەکرێت، باس لە تێوەگلانی ڕاستەوخۆ و ئاشکرای وڵاتانی کەنداو دەکرێت لە جەنگەکەدا. بەشداری وڵاتانی کەنداو بۆ ناو بەرەی جەنگ، ناوچەکە بەرەو ڕوبەڕووبنەوەیەکی سەرتاسەری دەبات و دەبێتە هۆی گۆڕانکاری لە نەخشەی سیاسی و ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هیچ وڵاتێک ناتوانێت لێی بەدوور بێت. سیناریۆی کۆتاییش نە جەنگ نە ئاشتی، ئاگربەستێکی ڕواڵەتی و جەنگێکی بەردەوام هەبێت. لەم دۆخەدا هیچ جەنگێکی فەرمی ڕناگەێنرێت، بەڵام سزاکان، گەمارۆی دەریایی، هێرشی ئەلکترۆنی و بەکارهێنانی درۆنەکان وەک ئامرازی فشار بەردەوام دەبن. ئەم سیناریۆیە بە گونجاوترین بۆ ترامپ ناو دەبرێت، چونکە بێ ئەوەی بچێتە ناو جەنگێکی کراوە، گوشاری تون دەخاتە سەر ئێران.